و دژدای میوان میرزار دکتر کرمانجوندی را پیشکش کرد. دکتر کرمانج پروفسور از زانکوتنسیا امریکا کلژ اداره پروردگی و دکتر کرمانج نباید مربوط پروفسور باره پروردگی دا تدگیر برنامه دکترای باره اداره پروردگی ماستر اداره سرپرشتی بکالوریوسش سال کامپیوتر. دکتر کرمانجی چندین پروژه‌های زانستی سر بابت پروری شواز فکرنه، سایکولوژی پروری، کارگری تکنولوژی سر پروری، آشتی جیهانی پریا پروری، فکرن پریا راچافکنا شواز کارکنا مشکی، کتابخانه و کتابیت باش برهنگی و چندین واردی کنفرانس و ژورنال علمی دولتی تدوین آفریقا. هر واسه دو کتاب یک نام 30 سال خبات و قرات بیان کتاب اجیب نام شواز گرامر انگلیسی زمان کلیدا این ملاف کلیو نهاجی کتاب اگه سر تاریخ و دیرین کلی در استودیو سرکار کرد. سمینار میرا یک زنجیره سمینار شناختی انسیکلامن باری پروردگی داد. البته ما چندین پروگرام دین و سیاست و فرهنگ آبوری و پرسنت مالاتی جیهنه و آمان جمعن اول برای آده کلینوی سانسکری که دوستی هنکهی استراتژی کردستان دست نشان کنید و باریکاری سیاست دارجه کردستان دین برای چاپینا سیاست دونجا. هر واسطه برای آده کلینوی چیا بود؟ دست برکنه زانیاریت هم مدایانه و جماوری هم همیداری کبشین بشمرجی بجداری و شویرانه یا جماوری حالت سیاسی کمالاتی و مرات خوب برحق کنید. از برپرسا پروگرام پروردگی من به آمان جواب و بایکا وی پروگرامی هم بشین آریشه سرکی پروردگی کردستانی دست نشان کنیم و داشترین بایک چرستریش پیشنهاد کنیم. هر وقت زانن پرورده مرج سرکیه و پیشبچونا آبوری کمالاتی هر وقت و حکومت حریم کردستانش هست به ضرورت کریه و گاوه باشش کابتین و گرک کار یه ها تکرم و برک پیشبرنو فراوانکنا کرده پرورده کردستان وزیستان ما و که کار درشی آتشنا یک تایبتمندیت کرد و پرورده کردستان اول کمازینترین کرده کردستان نزیکی نیل و خرک کردستانه نوعی بجدارم بی کرده داد. مجموعه 5 میلیون حوالاتی کردستانه تقریبا 9 میلیون یا متابینه یا مکی نامستان یا استاف اداری بی وارده کار کرد. حسب آمار سال 2012 یا وزارت پروردگی 1 میلیون کتابی می‌بینیم که را برسان کرده. اول بیشترین کتابیت کردستان و آکادمی سربازی پلیسی کرده. بس کتابیت کردستان کنی نزدیک 100,000 ماستان و هر یازانی در انجام گذاران به کلمه زانستیش هر خاصی سرمانیه ماموستا یک گریترین فکر و فربونا کتابه ماموستا نباز بیا بسپور بید بار خود او دشتا بوده و نباز بسپور بید شواز فرکنه در بار دریا ماموستایت کوبیده یک جایی گرنگه هم و فربونا کتابی همین بود شکلات سریع و سرکتی ساختن یاد داره. دکتر کرمانج اول که با مستوی بابتی گرنگی و اداریا پروردگی آویدن
بس بری کم دریور دنیا که دکتری که دست کرد در کیمیا وقتی ما هندک فرمت بلافترین که جوابنا اگر زحمت رو بیشتر بسیار تبینیت هبیتن بنویسن دکتر هرپشتی خواستونا پرزنتیشن آقو دست پاوشه درس بو گفتگو سرکشنه و بسیار کرم سپاس دکتر مریم و سپاس و روش بخیرش بین وصل عليك نسر كاريجيتي وإبراهيتي كاريجر نسر شنجيتي أبدا الوارد بابتك بالإنجليزية أمانة كرام ترجمة كل ما ممكن هو بتواني environment. The impact of effective leadership on the learning environment. كاريجيتي ريبراتي كاريجي مسجين فيرو حاجة كلوري كده كمقصد نظام يسيبا ريبراتي كده جوري أو ريبراتي دزنشان کری پروسس سرکوتنی او ریخراوت جاب ریخراوت چه پروردهی بیتن سیاسی بیتن یا جواکی یا کمالایتی بیتن ببینی لبرایی روایتی پرورده گره زانستی پروفیشنال او زانستی که با مهارت وردگی بیتن لبو اداره کردنی او که بیش کرده و شوکی زانستی گره که ریبرانی پرورده و زانست پروفیشنال همیتن که پیوندی با کاری آوان و پروفیشنی وان کرد و به همان شوش لسده دیسویگ ناکریتن برو و شوکی کاریگر بطایبتی لگواری پرورده کارکانی خود بریو بباتن اگر بحری تکنولوژی نبید بحری تکنولوژی آبتی نداتن بوی بطانم بزوریشی کاریگرانه ریبرایتی بکنون برهمی چاکیش باویلونا کومر البته لمجالی لبواری خویندن برهمی باش قطابی که برشوهی کی زانستی اکادمی هر قناغی که ریبا برسد پرشیار لکاتن لو قناغا با جویری تیویستیکانی او قناغا لبواری فیربون گرکا اماده بکرین بو قناغی دیگه باید بی مسئله که لدوا قناغ او پروسیسی که نتواو دکن کسانی شکارمند بن هم لبواری اکادمی لبواری زانستی لبواری قوقی لبواری کاغنیتیو فیربون با جوری ادراکی بخیر ناو کومانگا که خدمتی نتوی خواهیم مشیمانی خواهیم گرک بوری بران که دارایی او مهارت تکنولوژی بن که هرمتی پروسیسی فیرکردنو فیربون دادن تیچینگ و لرنینگ و به همان شیوه بو ریبر گرکه که مهارت زوری لپیوندیکانی کمالایتی همیتن بوملوگ ریبر زور گرینگا که لپیوند لگر خلق سرکوتو بیدن سرکوتوانا و به شیوه که روشن پیوندیکانی خوی لگر خلق ادا بکاتن گرینگیا بو احتمالا ریبرای که زور زانابن حکمی زانستیان پر بیتن لزانستی سردم بلان بحکمی اوی جوری پیوندیان لگر خلق لو آستدانیه که کاریگریتی هبیتن دبینی او برو رزور سرکوتونیه لبواری ریبرایتی خوی لبر هنده بو سرکوتن لهر حالتی که ریبرایتی لهر زمینه وملومی ریبر گرک زور کاراوی پیوندی کردن مهارتی هبیتن و بتایبتیش بو کوملگی ایرو کوملگی کردستانش که وقت گلی لکوملگی کاری جهادی بوتا کوملگی چی فرهنگ
فرا ئاین و فرا مەزهەب بۆ مرۆڤی ڕێبەر گەرەکە بەبێ ئەوەی قسەشیان لێ بکاتن لەو لایەنانەی فەرهەنگی بەڵام گەرەکە ئەو لایەنانە هەمیشە لە زەهنیەتی و ئەو مرۆڤە ڕێبەرە دابیتن و هەوڵ بداتن ئەو لایەنانەی فەرهەنگی کە کۆی گشتی فەرهەنگی کوردستانە پێگەێنیتن ئەوە بداتن یارمەتیان بداتن کە هەرێک بە ڕەوشی خۆی بە جۆی خۆی پێش بکەیت. ڕێبەرانی پەروەردەیی وەکو ڕێبەرانی خاوەندی کە خاوەنی بوعدن لە بۆ ئایندە گەرەکە هەوڵ بدەن بۆ ئەوەی زۆری ئەنجامدانی کاری قوتابیان پێشەوە ببن بەوەی کە تەواوی سەرچاوەکانی پێویستی پەروەردە بۆ مامۆستایان ئامادە بکەن بۆ ئەوەی فێرکردن و فێربوون لەو بوارە ئاسانکاری بکرێتن کە ئەوەش دەبێت لەسەر ئەو ڕاستیەدا بمەزرێت کە فێربوون بۆ ڕانکاریەکە کە هەر کەسێک بە زۆری خۆی بەشی تێدا هەیە بۆەوەی کە هەموو قوتابیان توانان بۆ ئەوەی فێر بن. ئەوەی زۆر گرینگە لێرانە بۆ مامۆستا کە لە کۆدایە بۆ ڕێوەبەر کە سەرپەرشتی پرۆسێسی خوێندن دەکاتن لە قوتابخانەکان ئەوەیە کە وەک بەش لە فەلسەفەی پەروەردەیی وان ئەوە بیتن کە هەموو قوتابی جودا لە جەستەی فیزیکیوی توانای فێربوونی هەیە. هیچ قوتابیەک نییە لە کلاس توانای ئەوەی لەوی شتێک فێر ببیتن. منتەها قوتابی هەیە هەن زۆر بە خێراییشت وەردەگرن تا مامۆستا شتەکە شەرح دەکات وەردەگرن. لە حاڵەتێک قوتابی هەیەکی دیکە هەن کاتی زیاتریان دەوێتن لەگەڵ مامۆستا لەوانەیە مامۆستا پێویست بەوە بکاتن کە مامۆستا بەتەنێ لەگەڵ قوتابیەدا بنیشیتن جۆری دەرزگوتنەوە جۆری فێرکردن بگۆڕیتن بۆ قوتابیا فێر ببیتن. هەندێکەرە بە هێواشی فێر دەبن بەڵام ئەوە بە مانای ئەوەی نییە قەڵبەڵە. هەندێک هەیە کابڕێکات دەباتن تاکو بتوانیتن لایەنەکانی مێشکی خۆی کۆ بکاتەوە و لەو ڕەهەندەی ئەو شتێکە دەیەوێتن کە گەرەکە فێری ببن. مامۆستا بەتەنێ بۆ خۆی بەتەنێ لەوانەیە هەموو ئیمکانیەتێکی نەبیتن لەبەر ئەوەی لەبەر هەندێک مرۆڤی ڕێوەبەر کە لە سەرچاوەی ئەو پرۆسێسەدا سەرچاوەی گرتیان گەرەکە ئەو وەکو ڕێبەرێکی خاوەندی هەمیشە بیر لەوە بکاتەوە چ شتێک پێویستە چ شتێک نووە بۆ ئەوەی مامۆستایەکانی خۆی پێ سازوبەرێک بکاتن کە لە ڕێگای سازوبەرکردنی مامۆستایەکانی بتوانن یارمەتی قوتابیان بدەن بۆ شێوەیەی کە قوتابیان گەرەکە مامۆستایان ڕەفتاریان لەگەڵ. ڕێبەرانی کارێگەری پەروەردەیی کەسانێکن کە خەڵک هان دەدەن بەردەوام خەڵک هان دەدەن کە ڕوویان لە ئاین دەبیتن. هەمیشە خەڵک شتە ژێر دەکەن بۆ شتی نوێ فێر ببن تەکنیکی نوێ بەهرەی نوێ مهارەتی نوێ زانستی نوێ فێر ببن کە لە ئایندا بۆ خۆیان و بۆ قوتابیەکانیان سوودمەندە. ڕێبەرانی کارێگەری پەروەردەیی بیر لەو شتانە دەکەن کە کەمتر بیریان لێکرایتەوە بە تایبەتیش لە نێوان گروپی مامۆستایان لەوانەیە بە حکمی مەشغەڵەتی خۆیان لەگەر کار و دەرزگرتنەوە کاتی ئەوەیان زۆرتر نەبی وەکو ڕێوەبەران بیر لەو شتانە بکەنەوە. لەبەر هەندێک ئاسانکاری دەکرێتن ئەگەر ڕێوەبەر ئەو کارە بیر لەو شتانە بکاتەوە کە چ شتێک چ شتایەک پێویستە بۆ مامۆستایەکان بەهرەی لێوەرگرت بۆوان ئامادە بکاتن. کاری وان لە پێشبردننی لایەنەکانی پەروەردەیی ئابووری کۆمەڵایەتی سیاسی و ڕۆحی ئەوانە دەبیتن بۆ ئەوەی خەڵک بەرەو ئایندەیەکی گەشاوەت و سەرکەوتووتر ببن. لێرە کە دەڵێن مەبەست لایەنی ڕۆحی نە لایەنی مەزهەبیە. لە دنیای هەیە فەلسەفەی spiritual philosophy فەلسەفەی ڕۆحی وەکو ڕۆح ئەو شتێک لە وجودی ئێمەدایە وانە ئێمە دەکات کە هەبین سەلەوە و لەوێن دەرێژ ڕوونکردنەوەی ئەو فەلسەفەیەیە کە هەموو بوونێک وەکو ڕۆح تەمەشای دەکەی
جدا لەوەی ئەوە نێرە ئەو مێ ئەوە ژنە ئەو پیاوە حتا تەنانەت ئەو ڕوحانەی کە لە فۆرمایەکی دیگەی جدا لە فۆرمی مرۆڤن هەموو شتێک ڕوحتە مقابلێتن بە هەندێک مەسەلە لێرە مەبەستەکە لێرە ئەوەیە کە وەکو ڕوح هەتۆ تەماشای هەر شتێک دەکەی هەتۆ لایەنی سپیریچوال لایەنی ڕوحی لەو ژینگەیەی کە تێیدا دەژی کار دەکەی گەشەی پێ دەدەیت و بە هەندێش ئەتۆ خود بە خود لە ڕێگای ئەو فەلسەفەیە ژینگەیەکی ئاسوودە و ئاشتیخواز پڕ لە هێمنی و ئاسوودەیی بۆ خۆت و بۆ دەوروبەر دروست دەکەیت. ئەلەن لە سبحەیلەی سەدەی 21 ڕێبەرایەتی ناتانیتن کارەکەی بە باشی ڕێبە ئەگەر ڕێبەرایەتێکی دیموکراتیک دەبێت، ئەگەر تێکەڵی خەڵک نەبێتن، ئەگەر خەڵک پەیوەندی نەبێتن، ئەگەر خزمەت گوزار نەبێتن، ئەگەر توانا نەبێت، قادر نەبێتن، بەهرەمەند نەبێتن بۆ پێشبڕدن و ئەنجامدانی ئارمانجەکانی سەرەکی کە ئەو ڕێکخراوە قوتابخانەی لە پێناودا دامەزرایە. نازانم لێرانە قوتابخانەکان لەبارەی ئەوەی کە هەر قوتابخانەیەک مەشینی تایبەتی خۆی هەبێتن، وەکو مەئموریەتی تایبەت ئەنجامکاری خۆی هەبێتن کە بۆ نمونە لە ئەمریکا قوتابخانەکان ئەگەرچی دایرەی سەرەکی پەروەردە ئەوەی خۆی هەیە، مۆتۆری خۆی هەیە، دروشمی خۆی هەیە کە دەڵێن ئێمە هەموو هەوڵێک دەدەین بۆ فێرکردنی قوتابیەکان لە بواری ئەکادمی زانستی و کۆمەڵایەتیش بۆ ئەوەی کەسانێکی سوودمەند بن، هاوڵاتیانێکی سوودمەند بن لە دوارۆژ. قوتابخانەکانیش بە هەمان شێوە لەو خەتا شتێکیان ئامادەکردیە کە قوتابیەکانیان پەروەردە بکەن بۆ ئەوەی سبحەینێ قورآانی باش، کسانی باش، لێردا هاوسەرانی باش چنێک بە شێوەکی گشتی هاوڵاتیانی باش بن لە خزمەتی کۆمەلگە و وڵاتی خۆیان. گەرەکە ئەو جۆرە مۆتۆریانە هەر قوتابخانەیەک لە کوردستانی ژێری شتێکی زۆر زۆر ئاستەم نییە، شتێکە هەم بۆ ڕێوەبەر باشە لە وەختێک شتێکی وا هەبیتن ڕۆژانە دێتە ژوورێ دەیبینیتن وەکو نوێکردنەوەی ئەو مەئموریەتەیە، ئەو کارەیە کە ئەو ئارمانجەیە کە دەبێت بەدەستی بینی و لە ڕێگای ئەو ئارمانجەشەوە ئەو پرۆسێسێکی وا لە ڕەهەندێکی وا دەچێتن کە خۆی و مامۆستایان و قوتابیەکانی لەو ڕەهەندە بتوانن سوود وەربگرن. ڕێبەرایەتی قوتابخانەش بە هەمان شێوە لە ئۆفیسی ڕێوەبەر تەواو نابێتن. بۆ ڕێوەبەر گەرەکە لەناو قوتابخانە بێ و بچیتن لەگەڵ مامۆستایان بە لەو سۆزانە زەردەخەنە نیشان بداتن، مچومۆر و گرژ نەبیتن. بە شێوەیەکی گشتی لە فەرهەنگی شەرقڵاوە وا تێدەگەن کە مچومۆر و شەخسیەتیان زیاتر دەچێت دەست پێچەوانە مرۆڤ بۆ ڕێوەبەریش وەکو مرۆڤ لەگەڵ مرۆڤانی دیکەیش دەکاتن. لەبەر هەندێک بۆ هەموو مرۆڤێک هەیەک لە ئێمە وەکو تاک حەزمان لێیە دەشوازین کە ڕێزمان بگیرێت. بۆ مرۆڤی ڕێوەبەر کە دەیەوێت ڕێزی بگیرێت بە هەمان شێوەش ئەو مرۆڤە بەرپرسە بەوەی کە بەڕێز هەڵسوکەوت لەگەڵ مامۆستایەکان بکاتن، لەگەڵ قوتابیەکان بکات. بەتایبەتیش بۆ قوتابی و بۆ مامۆستا گەرەکە ئەو ژینگەی قوتابخانە جۆرێک بیتن کە ئەوان کرد وەختە کە دێنە ژوور هەز بە ئاسوودەیی بکەن، حەز بۆ بکەن دێنە جێگەیەک ڕێزیان دەگیرێت، دێنە جێگەیەک لە کاتی پێویست یارمەتی دەدرێت، پژگیریان لێ دەبێت. بۆ قوتابی ئەگەر بترسێتن ناتوانێت بێت. بۆ مامۆستا ئەگەر پەیوەندێکی تەندروستی لەگەڵ ڕێوەبەر نەبیتن ناتوانێتن وەکو پێویستەوە دەرسەکەی خۆی بڵێتەوە و بە شێوەیەکی تەندروست لەگەڵ قوتابیان ڕەفتار بکاتن. لەبەر هەندێک ڕۆلی ڕێبەر لە قوتابخانە دەستنیشاندەی سەرکەوتنی پرۆسێسی خوێندنە لە قوتابخانەیە.
دوای مەسەلە لێرانە جودا لەوەی کە ڕێوەبەر وەزیفەی هەیە تعیین کرایە خەڵکانێک لەژێر سەرپەرشتێتیوی کار دەکەن جدا لەو ئەرکانە ئەو مرۆڤە ئەرکێکی ئەخلاقی هەیە ئەو ئەرکە ئەخلاقیەش وای لێ دەکاتن کە لە دەرەوەی وەزایفی قانونی خۆی ڕەفتار بکات و زیاتر لە قالبی ئینسانێک لە چارچێوەیەکی ئەخلاقی کارەکانی خۆی ئەدا بکاتن بەوەی کە یارمەتی مامۆستایەکانی بدا یارمەتی کارمەندەکانی بدا یارمەتی قوتابیەکان بداتن بۆ ئەوەی بتوانن بەو شێوەیەی کە پێویستە قوتابیان پەروەردە بکرێت فەرهەنگێکی ئاوایی کە ڕێوەبەر لە قوتابخانە دروست دەکاتن دەکارێت ببیتە حەقیقەتێک کە تێیدا هاوکاری و هاوئاهەنگی لە بەرنامەی کاری ڕۆژانەی مامۆستایان ڕەنگ بداتەوە وەختێک کە مامۆستا دیکی لەلایەن ڕێوەبەر یارمەتی دەدرێت و حال دەدرێتن کە بەیەکەوە کار بکەن وەکو تیم لە یەکتری فێر ببن ئەوانیش پێم وایە زیاتر هەوڵ دەدەن کارەکانیان بە جۆرێکی جدی ئەدا بکەن لە هەمووشی گرنگتر بۆ مرۆڤی ڕێوەبەر ئەوەیە کە مامۆستایان لە وەختێک هەموو شتێکیان گەرەکە بۆ ئامادە بکاتن بۆ ئەوەی بە شێوەی پرۆفێشنال بمێنەوە و ناوەناوەش هەرگەی زانستیان نوێ بکرێتەوە لە هەمان شێوەش گەرەکە مامۆستایان بە جۆرێکی بەرپرس ڕابگریتن کە ئەوانیش بەردەوام گەرەکە کارەکانیان بە شێوەیەکی جۆر بە نەوعی بە کوالەتی ئەدا بکەن ڕێبەرانی کاریگەر چارەهایەکی مانێجەرین ئەوان دەزانن کە مەهارەتی مانێجەری زۆر پێویستە بۆ ئەوەی قوتابخانە بە جۆرێکی کارێگەری کارێگەر ڕێوە بگرێت چکە ڕێبەرایەتی لە وەختێک کە تۆ ڕێبەرایەتی دەکەی ئەو ڕێکخراوەی کە لەژێر ڕێبەرایەتی تۆدایە دەتەوێت بەردەوام پێشی ببەی بۆ ئاستی سەرکەوت بۆ ئاستێکی بەرزتر بە هەمان شێوە ئەتۆ ئیدارەی مانێجی ئەو مانێژی کاری ڕۆژانەی ئەو ڕێکخراوە دەکەی ئەو قوتابخانەیە دەکەی ئەو ئیدارەیە دەکەی لەبەر هەندێک ناکرێتن ئەتۆ ئەگەر مانێجەرێکی باش نەبی بتانێت ڕێبەرێکی سەرکەوتوو بێت زەحمەتە بەڵام بۆ مانێجەر شەرت نییە ڕێبەر بیتن ئەگەر مانێجەرێک بیتن شارەزایی لە کاری خۆیدا هەبیتن و بزانیتن دەزانی چ جۆرە کارایە کرد ئەو ڕێبەرانە لە پرۆسێسی بڕیاردان جەخت دەکەن لەسەر ئەو بەرگانەی خوارێ یەک دروستکردنی زەوینەیەکی پتەو بۆ لە یەکتێگەیشتن و هاوکاریکردنی یەکتری بۆ ئەوەی ژینگێکی تەندروست هەبیتن لە نێو ڕێکخراوەی کاری تێدا دەکەی یا بەڕێوەی دەبێت گەرەکە کاناوی پەیوەندی زۆر ڕۆشن بیتن هیچ جێگەیەک لە بواری پەیوەندیکردن نەمینێتەوە بەوەی کە کەسێک بە باشی لێک جێدەگەشتی بە تایبەتی ئەگەر ئەتۆ وەکو ڕێبەر بتەوێت کارێک ئەنجام بدرێتن و داوای لا چەند مامۆستایەک یا لەو کارمەندانەی کە بۆت کار دەکەن داوایان لێ بکەی ئەو کارە بۆ ئەنجام بدەن گەرەکە تەواوی پێویستیەکانی پەیوەندیان بۆ کارە هەیە ئامادە بکەیت لە پلانی ئەنجامدان لەو شتانێک کە پێویستە هەبێت بۆ ئەوەی کە دەخرێنە سەر یەک پلانەکە شکل دەگریتن ئەوانە هەمووی گەرەکە ئامادە بکرێن پاشانیش دەبێت بەردەوام لە دەوریان بین بەبارە پێویستیان بە یارمەتی تۆ هەبیتن لەو هەنگاوانەی کە هەڵی دێنن دروستکردنی تیمی هاوکاری کارێگەر لە نێوان هاوکارە پەیوەندی تەندروست لە نێوان هاوکاران لە هەر ڕێکخراوێکی چ پەروەردەیەکی چ غێرە پەروەردەیەکی ڕۆڵێکی زۆر زۆر گرنگ دەبینیتن لە دروستکردنی ئەو ژینگەیە کە تێیدا هەستێکی دۆستانە مرۆڤ هەستێ دەکاتە ڕۆژانەی کە دێتە ناو ئەو ڕێکخراوە ئەوەش گرنگە لە بۆ بەتایبەتی لە بواری پەروەردە لە بۆ سەرخستنی پرۆسێسی فێرکردن دامەزراندنی کانالێکی بەرفرە و بەرین بۆ پەیوەندی کە تێیدا هەم پەیامی تێدا بێت هەم پەیامیشی تێدا وەربگیرێت ئەو مانایەی کانالەکە کە شتێک دەنێری تەریا ئەوە نەبێت لە تۆ بیرێریەوەوان ئەنجامی بدەن و
مافی ئەوەیان نەبیتن ئەگەر ڕەئیەکیان هەبیتن لەبارەی ئەو شتێکە ئەتۆ دەتەوێت ئەنجامی بدەن ئەگەر ڕەئیشیان هەبیتن وایان لێ بکەیت کە مافی ئەوەیان نەبی ڕەئی بدەن بەتایبەتی لە بواری پەروەردە و بەتایبەتیش لە وڵاتانی ڕۆژئاوا زەحمەتترین گروپ کە ڕێبەرایەتیان بکرێت گروپی پەروەردەی مامۆستایان نەک لەبەرەوەی سەفرەکن بەڵکو لەبەرەوەی کەسانی پەروەردەیینە کەسانی بە مستەوانە خوێندەوارن ناتانی بەردەوام پێیان بڵێ لێ بۆ لەوێ دەرێ بۆن ئەم کارە بکەن وەک لە هەندێک مەجاری کارە تۆ دەتوانی ئەو کارە بکەیت لە بۆ مامۆستایان لە بۆ کەسانی پەروەردەیی ئەتۆ دەبێت قانعیان وەکو لێوەبەر دەبێت قانعیان بکەیت کە لە وەختێکە تۆ ئەوان قانع دەکەی و تشگیری وانت هەیە بۆ ئەنجامدانی ئەو کارەکەت بە احتیمالێکی ئێزگار زۆر سەرکەوتوانە بە نەوعاتی کوالەتی ئەنجام دەدرێت یا لەبەر هەندێک لە پەیوەندە چۆن هەو شتیان بۆ دەنێری و داوایان لێ دەکەی کە گوێ لێ بگرن و کارەکەت بۆ بکەن بە هەمان شێوە وەکو لێبەر ئەرکی ئەخلاقی مرۆڤیش ئەوەیە کە گوێ لە مامۆستاکان گوێ لە کارمەندانی خۆی وەرگرێت شەر نییە کە گوێ دەگری هەموو ڕێیەکانی وان بە هەند وەرگری بەڵام دانیکە فرمەتێک نیشان دەدەیەوەی کە ئەوانە ئەو ئایدیایان لە بۆ تۆ هەناردیا ئەگەر نەشتانی جێبەجێ بکەی سوپاسیان بکە کە لە ئایدا بەڵکو ئایدیای باشتر بدەن سوودیان لێ وەرگرن چار هاریکاریکردن لە دانی بڕیار و ئەنجامی ئەو بڕیارە و ئەنجامدانی ئەو بڕیارە بە جۆرێکی لێکۆیی پێکەوە ئەدا بکرێت بڕیاردان ئەگەر بە کۆبی ئەگەر مامۆستایان پرسیان پێ بکرێتن لە بڕیارێکە پەیوەندی بە قوتابخانە هەیە کە ئەوان قندامن تێدا ئەوان بەشێکن لەو قوتابخانەیە نەکە زەرەری نییە وەکو سوودیشی زۆرترە چونکە کەسانێک کە لە پرۆسێسی بڕیاردان کەسانێکە لە پرۆسێسی بڕیاردان پرسیان پێ بکرێتن لە وەختێک بڕیارەکە دەدرێتن ئەوان هەست بە ئەرکێکی ئەخلاقی دەکەن لە ئەنجامدانی ئەو بڕیارە لەبەر هەندێک گرینگە مامۆستایان و کەسانی شارەزا بخرێنە ناو ئەو پرۆسێسە ئەو دایەگرامە بۆ بابەتە کە ئامادەکرایە لە ڕێبەرایەتی پەروەردەیی دوو جەمسەری هەیە یەکیان ئینتراپەرسۆنەڵ لەگەڵ خودی خۆت وەکو تاک ئەوەی دیکەیان ئینترپەرسۆنەڵ لەگەڵ خەڵکی دیکە لەگەڵ خۆت ئینتراپەرسۆنەڵ گەرەکە بەتایبەتی لە بواری پەروەردەیی تۆ مرۆڤێکی خاوەن کەرامەت لە مەجای کاری دەرزگوتنەوەی خۆت و فێرکردنی قوتابیان بە کەرامەت ڕەفتار بکەیت مەبەستی لە کەرامەت کە تۆ و بەتایبەتیش مرۆڤ لە ئاستی ڕێوەبەریدا بیتن کە بە کەرامەت ڕێوەبەرایەتی دەکاتن بۆ نمونە ئەگەر شتێک ڕوویدایە مشکلەیەک لە قوتابخانە دروست بووە مرۆڤی ڕێبەر کە دێتن لە پلەی یەکەم دەیەوێتن لە گرفتەکە بگاتن تێبگاتن بۆ ڕوویدایە چۆن ڕوویدایە ئایا هۆکاری ڕووداوەکە نێوەکی بووە یا دەرەکی بووە ئەگەر نێوەکی بووە هەلبەت ئاسانترە چونکە وەختێک لە ناوە خۆدا شتەکە ڕوویداویتن وێ دەچێت ئەنجام شاکردنی کارەکە ئاسانتر بیتن و لایەنی گرینگی کەرامەت لە بۆ ڕێبەر ئەوەیە وەختە گرفتێک ڕوو دەداتن ئەو هەوڵ دەدا گرفتەکە دروست بکە بەبێ ئەوەی تانە لە شەخسیەتی ئەو مرۆڤە بدا کە گرفتەکەی دروست کردی نەهەر ئەوەش بەڵکو لە کاتێک کە گرفتەکە ڕاست دەکاتەوە هەڵەکە ڕاست دەکاتەوە هەوڵ دەداتن بەو مرۆڤە بگەینیتن کە ئەو ئەوە دەبێت وەکو پرۆسێسی فێربوون بەکاربهێنرێت لەو هەڵەیەی کە ڕوویدایە لێی فێر ببین بەڵکو لە ئایندا شتیوا ڕوو نەداتەوە هوشیاری خۆیی سێلف ئەوێرنس هەرێکێک لە ئێمە ئەگەر
هوشیاری خۆی بۆی نییە مەسەن من بزانم ناوی من کێوانزە خۆم بناسم هوشیاری خۆی تەواوی ئەو بەهرە و توانای خۆت و لایەنە لاوازەکانی شەخسیەتی خۆت و مستەوای خۆتەوانە هەمووی دەبی بەڕەسی بکەیت هیچ کەسێکیش پێفێک نییە لە ژیان ئەمن عیبی خۆم هەیە ئێوە هەریەکە لە زۆر بە زۆری خۆتان لەوانەیە شتایەک هەبیتن پێویستی بە سەرنج هەبیتن بۆ ئەوەی بە شێوەکی تەندروستتر چارەکی بۆ بەدۆزرێت ڕەخنەگرتن لە خۆ بۆ مرۆڤ لایەنی کەرامەتی مرۆڤ چ ڕێوەبەری چ مامۆستانی چ کەسێکی سادە بیتن زۆر زۆر گرینگە بۆ نمونە وەکو کەسێک وەکو مرۆڤێک ماف دەدەمە خۆم ڕەخنە لە خەڵکی لە کەسانێکی دیکە بووی دەبێت بە هەمان شێوەش هەندە شەهامەتم تێدا هەویتن لە وەختی غەڵەتێک دەکەم بۆ خۆم ڕەخنە لە خۆشم بکەم دەبێت بە هەمان ئەندازە شەهامەتم تێدا هەویتن بێن یەکەم کەس بم بڵێم ئەوە من بووی ماوکارە کردی و داوای لێبوردنیش بکەم بە هەندێک مرۆڤ کەم ناکاتن لە وەختێک دام بە غەڵەتی خۆی بێت و داوای لێبوردن بکات بۆ مرۆڤی ڕێبەریش ئەگەر غەڵەتێک دەکاتن هەوڵ نەدا بیخاتە سەر بیکاتە خەتەر خەڵکێکی دیکە کەرامەتی ئەو لەوەدایە شەهامەتی ئەو لەوەدایە پرۆفێشنالی ئەو لەوەدایە بێتن هەڵەکە دەستنیشان بکاتن ئەگەر ئەو دەستی تێدا بۆ داوای لێبوردن بکاتن تەنانەت ئەگەر ئەویش نەیکردوی بەڵام ئەو کارەکەی بە یەکێکی دیکە بە دوو کەسی دیکە بە سێ کەسی دیکە سپاردنی بۆی ئەنجام بدەن ئەگەر کارەکە لە نەتیجەی پرۆسێسی ئەنجامدانەکە وەکو پێویستەوەها ئەنجام نەدرابیتن شکستی هینابیتن گەرەکە نەچێتە لای ئەو کەسانەوە وان سەرکۆنە بکاتن بە تایبەتی لە لای خەڵکی دیکە لە دوا قۆناغ لە کۆتایی ڕۆژ کە مرۆڤی ڕێبەر بەرپرسە لە هەر شتێک لە قوتابخانەیەوی مرۆڤی ڕێبەر بەرپرسە لە هەر شتێک لە ڕێکخراوەکەی ڕوودەدات هەوڵدان بۆ ئەوەی خەتایەکە بخەیە سەر خەڵکانێکی دیکە ئەتۆ ناکاتە ڕێبەرێکی باش بە هیچ زۆر بەڵکو هەم لە لای کارمەندەکانی خۆ ڕەزادگران دەبی هەم لە لای ئەو کەسانی لە سەروی تۆ ناڕەزادگران دەبی و لە نەتیجەش بڕوا ناکەم بە حالەتێکی ئاوایی تۆ لە پۆستی ڕێبەرایەتی ببینێتەوە خۆلوێکردنەوە لایەنێکی دیکەی ژیانی پەروەردەیە چ ڕێوەبەر بی چ ڕێوەبەر نەبی لە سەدەی 21 ئێمە لە قۆناغێکدا دەژین قۆناغی ئینفۆرمێشن ئەیجی پێدەڵێن سەدەی زانیاری لەو سەری دنیا زانیاری دەگوازیەوە بۆ ئەو سەری دنیا لە ماوەی چەند دەقیقەیە لە ڕێگای ئینتەرنێت مرۆڤ ئەگەر بەردەوام خۆی وێ نەکاتەوە ناتوانێتن بەتایبەتی لەو مەزالەیەدا چ پەروەردەیەوی یا هەر مەزالێکی دیکەی کە پەیوەندی بەلایەنی ذهنی فکری مرۆڤ هەبیت گەرەکە مرۆڤ بەردەوام لە خۆنوێکردنەوەدا بیت بۆ مرۆڤی ڕێبەر گەرەکە ڕاستگۆیی هەمیشە لە ڕەفتار و لە گفتاریدا هەبیت ناکرێتن گۆتەی جۆرێک بی ڕەفتاری جۆرێکی دیکە بیت لەوانەیە کەسانی کارمەند بەڕوودا نەیرن بەڵام لە دەرونی خۆیان شەخسیەتت تەسویر دەکەن ئەگەر لە پێشەمنیش نەڵێن شەخسیەتی من وایە بەڵام لە دووە لە پشتنی من لە لای خەڵکی دیکە دەڵێن ئەو کابرایە جێی من قسەی جۆرێکە ڕەفتاری جۆرێکی دیکە و لە هەمووی گرینگتر بڕیاری حەکیمانە بڕیاری باش دەبێت لە بڕیارکردنی شپەلە نەکەیت بڕیار لە وەختێک بەتایبەتێکە بڕیارەکەت بە جۆرێک لە جۆرەکان کاردانەوەی دەبیتن لەسەر ژیانی خەڵک لەسەر ئایینەی خەڵک گەرەکە پەلە لەو بڕیارە نەکەیت تەواوی ئەو زانیاریانەی پێویستن لەمەڕ ئەو بڕیارە گەرەکە ئەو زانیاریانە یانانی کەم زۆرینەی ئەو زانیاریانە بەدەست بێت
کەوای ئەو سەرچاوانەی پێویستە لەگەڵ پەیوەندیدارن لەگەڵ ئەو بڕیارە گەرەکە بەسەر بکرێنەوە. خەڵکانی پسپۆر کە شارەزانە لەو بڕیارە پرسیان پێ بکرێتن بۆەوەی سەحەینێ پاش ئەوەی ئەو بڕیارەدا پەشێمان نەبێت. زۆر گریگە بۆ برۆ بکرێتەوە. لایەنی دیکە زەمسەری دیکە ئەوەیە پەیوەندی تۆ لە بینی تۆ لە بینی خەڵک interpersonal communication. وەکو ڕێبەردەبی خاوەن بوعد بی دەبی ئارمانجت هەبیتە دەپێناوی چ ئارمانجێکە تۆ ئیش دەکەی. وەکو ڕێبەبەر ئارمانجی سەرەکی تۆ فێرکردنی قوتابیانە پەروەردەکردنیانە نەک هەر لە بواری ئەکادیمی بڵێ X زائیدەن Y مساویە بە Z. ئەوە تەواوی زانیە تەواوی لایەنی فێرکردنی قوتابی نییە، لایەنی ئەکادیمی لایەنی زانستی هەموو شتێک نییە. بۆ مرۆڤ وە قوتابیانەی کە ئەوڕۆ لە کلاسایەکی ئێمەدانا قوتابایە قوتابیایەکی لە تەمەن بچووکن ئەوانە ڕێبەرانی ئایندەن، ئەوانە ڕێبەبەرانی ئایندەن، ئەوانە مامۆستایانی ئایندەن، ژنانی ئایندەن، لێدانی ئایندەن. لەبەر هەندێ لایەنە کۆمەڵایەتێکە، لایەنە مرۆییەکە، لایەنە ڕۆحیەکە بە هەمان شێوە دەبێت بایەخی پێ بێت. بەهۆی سبحەینێ ئەو مرۆڤە چۆن لە لایەنی ئەکادمی لە لایەنی زانستی بەهرەمەندە بە هەمان شێوەش لە لایەنەکانی دیکەی ژیان بەهرەمەند بیتن بۆ بتوانێتن وەکو مرۆڤێکی باش، مرۆڤێکی سودمەند لەناو کۆمەڵگەی خۆی بژێت. دەبێت جێمەتمانە بیت، جێمەتمانەی خەڵک بیت. بۆ مرۆڤی ڕێوەبەر دەبێت جێمەتمانەی ئەو کەسانە بی لەگەڵی ئیش دەکەن یا لەبۆوی ئیش دەکەن. ئەو جێمەتمانەیەش بۆ مرۆڤی ڕێبەر ئەرکێکی سەرەکیە و دەبی بەجێبینی، دەبی ئەو متمانەیە دروست بکات. چاوەڕێی ئەوەی نەکا خەڵکان ئەمن ئەگەر ڕێبەری ئێوە چاوەڕێی ئەوە نەکەم ئێوە متمانە بە من بکەن بەبێ ئەوەی ئەمن هیچ هەنگاوێک هەڵێنم بەرەوبووی ئێوە بێن نیشانتان بدەم کە ئەمن کابرایەکم دەکرێت باوەڕم پێ بکرێت. ئەوە ئەرکی ئەخلاقی مرۆڤی ڕێبەر ئەو کارە بکات. لە هەمان شێوەش دەبێ هاندەر بێتن، نابێت بە هیچ جۆرێک حتا ئەگەر کەسێک لەناو کارمەندەکانیدا هەبی لە نێوان مامۆستایەکانیدا هەبی وەکو پێویستەوە لەو ئاستەدا نەبیتن، بەڵام هەمیشە گەیەکە هاندەر بێتن، پێی بڵێتن ئەتۆ فێر دەبێت، تۆ توانای فێربوونت هەیە، تۆ کابرایەکی بەهرەمەندی، خانمەیەکی بەهرەمەندی دەتوانی فێر ببی. هاندان نیوەی سەرکەوتنە. دوایی بۆ مرۆڤ بۆ مرۆڤی ڕێبەر بۆ چ پەروەردەیی چی ئیدیبی تۆ گەرەکە کەسانێک دروست بکەیت کە لە دوای خۆت ئەو ڕێکخراوە یا ئەو کۆمەڵگەیە ئەگەر ڕۆلی ڕێوەبەرایەتیشی تێدا نەبینن بەڵام سودمەند بەهرەمەند بن و هاندەر بن و مفید بن لە پرۆسێسی ڕێوەبردنی ئەو کۆمەڵگەیە. بەسەر بە شکاندنەوەی خەڵک بەسەرخۆیدا کە ئەتۆ بێکەلکی ئەتۆوای وەڵام لە فەرهەنگی شەرق ئەوشانە زۆر باوە و چەند ساڵی لێرەش لەگەسیری لە بیرمە مامۆستا داهاتە زۆرێک کابرایەکی توور ڕەوتون بە حەیزەران بەدار قسەی خۆشی لەدەر لەگەڵ تەلەبە نەبوو. یا دەیگوت کەیفی بە تەلەبەیەک نەدا دەیگوتە تۆ بەس بۆ حەمباری باشی. ئەو زۆرە شتانە ئەخلاق نییە، ئەخلاق نییە بۆ مامۆستا بێتن لە ژوورێ لە کۆن لەگەر تەلەبە بەکاری بینی. ئەگەر ناتوانی قسەیەکی باش بە تەلەبە بڵێ قسەی خراپ مەڵێ، تۆ کابرایەکی پارەی خۆت وەردەگری دەست دەڵێ حەق نییە کوڕی خەڵک کچی خەڵک بەسەر خۆدا بشێنیتەوە، حەق نییە پەروەردە فێربوون ژیانی ئایندە لە بەرچاوی خەڵک لە بەرچاوی ئەو منداڵانە سووک بکەی بە جۆرە تەعنەهایەک لە شەخسیەتی ئەو منداڵانە کە حەز نەکەن بێنە قوتابخانە. ئەنجامدانی کار بە خەڵک
دانی ئەودای ئەنجامدانی کار بە خەڵک بۆ مرۆڤی ڕێبەر بۆ مرۆڤی ڕێوەبەر هەرچەند زیرەک و بەهرەمەندیش بیتن ناکرێتن ئەو مرۆڤە وا خۆی دابنێت هەموو شتێک دەزانێت. هیچ کەسێک لە دنیا هیچ یەکێک لە ئێمە هەموو شتێک نازانێت، بەڵام هەر یەکێک لە ئێمە لێرانە شتێک دەزانێت. کۆکردنەوەی ئەو شتێک کە هەر یەکێک لە ئێمە دەزانیتن دەکرێت کارهایەکی زۆر زۆر جدی و سەرکەوتووی تێدا ئەنجام بدرێت. جا لەبەر هەندێک بۆ مرۆڤی ڕێبەر و بۆ ئەوەی کارمەندان مامۆستایان بەتر هەست بە بەوە بکەن کە بەشێکن لەو قوتابخانەیە، بەشێکن لە ڕێبەرایەتی ئەو ڕێبەرە، کاریان پێ بسپێرە، بەڵام هەر کارێک بە هەر کەسێک مەسپێرە. ئەوەی پێی دەسپێری لەوە دڵنیا بە کە شارەزایە دەتوانێتن کارەکە ئەنجام بداتن. بەڵام بۆ عەرزم کردن ئەگەر لەو نێوانە کارەکە سەر ئەو مرۆڤەی کە کارت پێسپارێ سەرکەوتوو نەبوو تەعلیل لێمەدا هەوڵ بدە بزانێت خەلەلەکە گرفتەکە لەکوێیە، درستی بکەی بۆ ئەوەی بتوانی وەکو پرۆسێسی فێربوون وەکو شتێک کە دەکرێتن لێ فێر ببی لە ئایندا ئەو شتە ڕوو نەداتەوە، بەوکو بە شێوەیەکی بە حالەتێک لە حالەتێکی ئاوهایی بەکاری بهێنی بە جێگەی ئەوەی سەرکۆنە بکرێتن. ئەنجامدانی کار بە ڕاستپاردنی کار بە کارمەندان بە مامۆستایان یەکێکە لە لایەنە هەرە سەرەکیەکانی سەرکەوتنی پرۆسێسی فێرکردن و فێربوون. وەکو عەرزم کردن کە کاریان پێدەستپێری ئەوان دەبنە بەشێک لە ڕێبەرایەتی ئەو قوتابخانەیە یا ئەو ڕێکخراوە، ئەوەش ئەوان هەستیاتر هەست بە بەرپرسێکی ئەخلاقی دەکەن لەبارەی ئەو ڕێکخراوە. و بە هەمان شێوەش پەرسیستەنسی بەردەوامێتی لە کار شتێک کە دێتە پێشکارێک کە دەستپێری بە من لێ بپێچەوە. شێوەی لێپێچینەوەکەش وها نەبیتن کە تۆ وا نیشان دەدەیت کۆنترۆلی وانی بێ بڵێ کارەکە لەکوێیە دەتوانم چی یارمەتیەکرد بدەم ئەگەر شتێکت پێویست بی پێم بڵێ. ئەو کاتە ئەو کەسەی کارەکە پێسپاردێ لەوانەیە بەخۆی بۆ شەرح دەکارێشتە شوێ. شێوەی لێپێچینەوە تەئسیری زۆرە لە سەر ئەداکردنی بەردەوامێتی کار. کارێک مەسپێرە بە کەسێک ئەگەر لێپێچینەوەی نەکەی بڵێ ئەو کارێک بۆکەی تەواوەتکردی هێنەوە، ئاوا ڕێبەرایەتی ناکرێت. بۆ هەر کارێک دەبێت مەودای کات هەبێتن، کاتێکی دیاریکراوە هەبێت. ئەو کارە بچۆ بیکە دوو هەفتەی تر بۆ من بێنەوە، بەڵام دوو هەفتەی تر گەرەکە بۆ من بێتەوە. بۆ ئەوەی مرۆڤ لە پلانی ڕێوەبەرایەتی کارەکانی دیاربیتن بە ڕۆشنی کارەکان ئەنجام بدەن بە شێوەیەکی تەندروست نەتیجەگیری بکرێن. لە حاڵەتێک ئەگەر بەردەوامێتی لە کارە لە ئەنجامدانی کارەکان نەبیتن لەلایەن مرۆڤی ڕێبەرەوە لەوانەیە کارەکان وەکو پێویستەوە ئەنجام نەدرێن. Agent of change گرینگە هەمیشە وەکو ئەندامێک لە گۆڕەپانی گۆڕانکاریدا خۆت ببینیەوە. ڕاستە لە زۆر حاڵەت ئیشەکان بەڕێوە دەچن، کارەکان دەکرێن، نەتیجەگیریان هەیە. لەو حاڵەتە مرۆڤ نەڵێتن لە من پێویست نییە شتێکی نوێ فێرم یا شتێک بگۆڕم لەبەرەوەی کارەکانی ئێمە بەڕێوە دەچین. مرۆڤ دەبی هەمیشە چاوی لە گۆڕانکاری بیتن. ئەو گۆڕانکاریە کە شتەکان نوێ دەکاتەوە، پرۆسێس نوێ دەکاتەوە، هەرفەی زانست نوێ دەکاتەوە، عەقڵیەت نوێ دەکاتەوە. لەبەر هەندێ هەمیشە گۆڕانکاری لە ئامێز بگرە، هەوڵ بدە ئەو شتێک کە باشە لە بۆ ڕێکخراوەکە چ پەروەردەیەوی چ غەیرە پەروەردەیەوی ئەنجامی بدەیت. بە هەندێش تەواوی ئەو دوو جەمسەرەی خۆیی و دیدی لەگەڵ تەواوی ئەو تایبەتمەندێکیانەی کە سەرنجی پێ دەفەرموون
بۆ مرۆڤی ڕێبەر بۆ کەسانی لەو پرۆسێسەدان مەبەست لە پێشبردننی کۆمەلگەی مرۆڤ ئەو کۆمەلگە مرۆڤایەتەیە کە تێیدا دەژێت. مامۆستایان وەکو چەهرەهایەکی ڕێبەر ڕێبەرایەتیکردن کوالەتی جۆر نەوعیەتی مامۆستایان ئێکە لە هەرە بابەتەکانی سەرەکیە کە کار دەکاتە سەر دەرەنجامەکانی کاری قوتابیان و نەخشەی ریفۆرمی قوتابخانە. مامۆستا ئەگەر کوالەتی هەبیتن، شارەزای ئەو بابەتە بیتن، زانیاری هەبیتن لەو بابەتەی کە دەیڵێتەوە، لە بواری مانەجی کلاسڕوم لەگەڵ قوتابیان ڕەفتاری باش بیتن، لەگەڵ هاوکارەکانی ڕەفتاری باش بیتن، ئەو جۆرە مامۆستایانە هەمیشە قوتابیەکانیان سەرکەوتوونە و هەمیشەش لە بواری ریفۆرمی پەروەردەیی ئەوانە دەکرێت ڕۆڵێکی گرنگ ببینن بە حەقی ئەوەی کەسانێکی شارەزانە لە بواری خۆیان. ڕۆڵی وان وەکو ڕێبەران وەکو ڕۆڵی ڕێبەبەران نییە، یعنی ئەوان وەکو مدیر نین، کەسانی ڕێبەر مانێجەر نین، بەڵام ڕۆڵی وان پێویستی بەوە هەیە کە خۆیان لە جۆری بڕیاردانی لەسەرێ بۆ خوارێ بپارێزن، کار بکەن بۆ ئەوەی ترادیسیۆنی بڕیاردانی بە کۆمەڵ دروست بکەن کە تێیدا هاوکاریەکی بە جۆری تیم کارەکان بەڕێوە ببن. وەکو ئاماژەم لە پاسەکەی لە وەکو ئاماژەم تێکرد لە ئانی بڕیاردان دەتوانی وەکو مرۆڤی ڕێبەر لەسەرەوە بۆ خوارەوە دەستور بدەیت کارەکە بیسان هێتا ئەنجامدان جێبەجێ دەکرێت. دەشتوانی وەکو عەرزمکردن ئەوانەی کە لە لای ئێوە کار دەکەن وەکو کارمەند وەکو مامۆستا بەشداریان بکەیت لە پرۆسێسی بڕیاردانەکە، بەڵام نەوعیەتی بڕیاردانەکە بە دڵیاییەوە جیاواز دەبێت. لەسەرەوە بۆ خوارەوە کەسێک مافی نەبی لێ بپێچیتەوە کارەکەت ئەنجام دەدرێتن، بەڵام ئەو مرۆڤەی کارەکە ئەنجام دەدات بە ڕوحیەیەکی گەورە بە ڕوحیەیەکی گەرم کارەکە ئەنجام نادات، لەوانەیە کارەکە ئەنجام دەدات بۆ ئەوەی کاری خۆی بپارێزێت، مشکلەی بۆ دروست دەبێت. جیاوازێکی زۆری هەیە لەوەی کە لە خوارەوە بۆ سەرەوە ئەتۆ خەڵک بێنێ ناو پرۆسێسی بڕیاردانەکە. ڕێبەرایەتی مامۆستایان لە سەرەتا بەوە دەست پێ دەکات کە کۆشش بکەن بۆ گەشەکردنی لایەنی ئەخلاقی و بنەماگەکانی ڕێبەرایەتی خزمەتگوزار کە دەبنە بەشێک لە بەهاکانی نێوکۆیی و باوەڕەکان و لایەنی پرۆفێشنالیزم. بۆ مامۆستا گرینگە هەلبەت قانون ڕۆڵ دەبینیتن لە لایەنی ئەخلاقی، سەر لە لای لە ئەمریکا تەلەبە مافیان ئێکزار زۆر بە هەمان شێوە بەرپرسێتیشیان لەسەر شانە کە لە سنووری خۆیان دەرنەچن. هەلبەت دەیکەن لە زۆر حالەت تەلەبەکان مامۆستا ئەزیەت دەکەن، بەڵام لەو حالەتە ئەو قانونێکە هەیە بەلایەنگیری لە مامۆستا تەلەبە سزا دەداتن. بەڵام ئەو مامۆستایانی کە لایەنی ئەخلاقیان زەقە لە ڕەفتارەکانیان ڕەنگداتەوە و وەکو کە دێن لە ژوورێ بۆ کە دەستە کلاسەکانیان بۆ نیازە دەستە کلاسەکانیان کە تەلەبەکانیان وەکو بەشێک لە خۆیان دەبینن و بەشێکی درێژکراوە لە خۆیان دەبینن، هەمیشە سەرکەوتووترن لەوەی کەسانێک کە لەوێن دەرێبن چەند دەقە 50 دەقە 90 دەقە لەگەڵ یان و پاشان هەتا ڕۆژی دوایە نەیبینەوە. جیاوازی هەمیشە لە ڕەفتاری مامۆستا دەکرێتن کاردانەوەی لەسەر چلۆنایەتی فێربوونی قوتابیان هەبیتن. بۆ مامۆستایان بۆ ئەوەی ببنە ڕێبەرانی کاریگەری پەروەردەیی گەرەکە هەمیشە بە تازەترین جۆری زانیاری و مهارەتی پەروەردە خۆیان نوێ بکەنەوە. مەسەلەی نوێکردنەوە دەبینن کە دووبارە سەربارە ژێمان لێ دەبێتن، چونکە لایەنێکی زۆر زۆر گرینگە لە پەروەردە. لە مەجالی عیلمی لە هەر حاڵەتێکی پەروەردەیی یا غێرە پەروەردەیی بۆ نییە کە ئەمە شەهادەم وەرگریتر تەواو بە پێچەوانە مەسئولیەت دەوێت تازە دەست پێ دەکات، بە تایبەتی ئەگەر
خطرناك پەروەردەی خۆیان پەروەردە بکە. بەتایبەتیش بۆ هەواڵەی دکتۆرا دەهێنەوە. ئەرکی ئەکادمی ئەرکی عیلمیان لە بەرامبەر کۆمەڵ لە بەرامبەر وڵات لە بەرامبەر مەملەکەت زیاتر دەبێت چونکە کۆمەڵگە چاوەڕێیشتی گەورەتریان لێ دەکات. شەهادە چ بەکەلۆریۆس بە چ ماستەر بە چ دکتۆرا لەسەر ئەوە نییە کە دەست درێژ بکەی بە خەڵک بڵێی تۆ قەلەگە خەڵک بکەی من دکتۆر فلانم یا ماستەرم هەیە لەو بارەیە بەکەلۆریۆس ئەوە نییە. ئەگەر مرۆڤ شخصیەتی نەبیتن ئەگەر مرۆڤ هەرگەی زانستی نەبیتن شەهادە مرۆڤ ڕێوە نابات شەهادە مرۆڤ بڵند ناکات مرۆڤ دەبێت شەهادەی خۆی نیشان بداتن ئەویش ببێ ئەوەی ناوی شەهادەکەی بینیتن لە ڕەفتاری خۆی لە هەرگەی زان بە گەڕانەوە بۆ هەرگەی زانستی خۆی دەتوانیتن ئەو شخصیەتە ئەکادمیە عیلمیە لە خۆی نیشان بداتن کە گەرەکە لە خۆی نیشان بدا ببێ ئەوەی قسە لە مەدرەکی خۆی بکات. بە جۆرێکی پرۆفێشنالیزم ڕەفتار بکەن و ئەو پرۆفێشنالیزمەش گەرەکە لە فێرکردنی قوتابیان و دەرەستگرتنەوە ڕەنگدانەوەی هەبێت. بۆ ڕەفتارکردن بە حالەتی پرۆفێشنالیزم زۆر گرینگە لە هەر حالەتێک چ لە پەروەردەیی بی چ لە زەمینەیەکی دیکە کار بکەیت. لە جێگەی کار گرین نییە بۆ نمونە ئەگەر هەموو دکتۆر نارین بەیەکەوە کار بکەین گرین نییە و کەیفی بەچارەی من بێت یا من کەیفم بەچارەی ئەو بێت. بەڵام ئەوەی گرینگە وەکو ئەرکێکی ئەخلاقی ئێمە ڕێز بۆ یەکتری دابنێت ئەو لایەنە پرۆفێشنالیزما بپارێزێت بۆ ئەوەی بتوانین لەگەڵ یەکتری کار بکەین بۆ خاتمی ئەو ئەرکەی پێمان سپێدرایە جا چ پەروەردەیەکی یا ئەرکێکی دیکەی کە بتوانین بە شێوەی پرۆفێشنالیزم احترامی دوولایەنە لە بینماندا هەبێتن. بەڵام ڕێی شخصی ئەو لەبارەی من چییە هی من لەبارەی ئەو چییە ئەوە شتێکی شخصیە نابێ ببێتە بەشێک لە ئەرکی پرۆفێشنالیزمی ئەو جێگەیە کە کاری تێدا دەکەێت. دیسانیش بەردەوام لە پرۆسێسی بڕیاردان بەشدارم و گەرەکە بۆ ڕێوەبەر بۆ مرۆڤی ڕێبەر ئەگەر چ لە ناوچەیەکی لۆکالی کار دەکاتن دەرز دەڵێتەوە بەڵام دەبێت کارەکانی لەسەر ئاستی نەتەوە لەسەر ئاستی وڵات لە ئاستەشی زۆر بەرفرەتر و بەرزتر بکاتن. بەوەش ئەگەر لە پەروەردە بێتن هەوڵ بدا بەردەوام لە گەڵ سەردەرایەکی لێکۆڵینەوە لەسەر ئاستی مەملەکەت پەیوەندی هەبیتن بەشدار بیتن و لەگەڵ تیمی داهێنەرانە کار بکاتن کە بەردەوام لە نوێکردنەوەی خۆی دابیتن. ئەو کارەش ئەوڕۆ لە سەدەی 21 زۆر ئاسانە چونکە لە ڕێگای تەکنۆلۆژی ئەنتەرنێت مرۆڤ دەتوانیتن ئەو کارە ئەدا بکات. پێویستی نییە وەکو چەند دەهەیەک لەوە پێش بە نامەنووسی بیتن یاخود خودی تەلەفۆنی شایەکی ئەوە ئاسانە بۆ ئەو بۆ ئەنتەرنێت هەموو شتێکی ئاسان کردووە. ئەگەر وایفای هەبیتن وایرلەس لە دەرەوەش دەتوانێتەوە پەیوەندی بە هەر جێگەیەکی دنیا بکەیت. ئینشاءڵڵا تەکنۆلۆژیا لە کوردستانیش بەتر جێگەی خۆی بگەیتن کە ئێوە شتێدا زیاتر بەهرەمەند. وەکی ڕێبەران لە سەدەی 21 مامۆستایان گەرەکە بەردەوام بنەماگەکانی دیموکراتی بڵێنەوە. قسە وەکو عەرزم کردن مەسەلە تەنیا لایەنی زانستی لایەنی ئەکادمی نیەتە لەوا فێر بکەن. دەبێت فێریان بکەن کە مافەکانی خۆیان بزانن لە بەرامبەر مافەکانی خۆیان وەکو مرۆڤ وەکو تاک بەرپرسێتیەکانی خۆشیان بزانن. چۆن ئەوە مافی منان بە هەمان شێوە ئەوەش مافی تۆیە و گەرەکە چۆن احترام دەدەوێت احترام دابنێ بۆ مافی تۆ گەرەکە ئەتۆش احترام دابنێ بۆ مافی خەڵکی دیکە.
بە هەندێک ئێمە دەتوانین قسە لە دروستکردن دامەزراندن دروستکردنی کۆمەلگەی سیڤیل بکەین. بۆ وەدەستێنانی ئەو ئەرمانجە مامۆستایان دەبێت بەهاکانی دیموکراتیک بۆ قوتابیان بگوازنەوە فێریان بکەن و یارمەتیان بدەن بۆ ئەوەی چێتر لە مافەکانی سیڤیل و بەرپرسێتیەکانی خۆیان بگەن بۆ ئەوەی سەرکەوتوانە کاری کۆمەڵایەتی پرۆفێشنالی خۆیان ئەنجام بدەن. مامۆستایان وەکو ڕێبەرانی قوتابیان قوتابیهایەک سەردان ئەو ڕۆکانەی لە کوردستانی لەوانەیە زۆر لە قوتابخانەکان ئەو ژمارە قوتابیەک لە قوتابخانەکاندا هەن لەوانەیە لایەنی کەلتوری جوداوازیان پێدابێت بە حکمی ئەوەی کۆمەلگەی ئێمە فەرهەنگایەکی جوداوازی پێدایە. نە هەموومان کوردی لەو وڵاتە، خەڵکانێکی غەیرە کورد هەنا بەڵام مافیان هەیە وەکو کوردان لەو وڵاتە. نە هەموومان موسڵمانی لەو وڵاتە، مەسیحیمان هەیە، یەزیدیمان هەیە، لە ناو ئیسلامی لەوانەیە شیعەمان هەبیتن. ئەوانە هەمووی لایەنی فەرهەنگی گەورەی ئەو مەملەکەتە پێکەوێنن لەبەرەوەی لەبەر هەندێک بێڕێزیکردن بە هەر لایەنێکی ئەو فەرهەنگە، بێڕێزیکردنە بە تەواوی لایەنەکانی فەرهەنگی کوردستان. بە هەندێک بۆ مامۆستا بۆ ڕێبەبەر گرینگە ئەو لایەنانە لە نەزەر بگریتن. شتی شەخسی خۆت دەکرێت باوەڕت بە هیچ شتێک نەبێت، دەکرێت باوەڕت بە خودا نەبێت. لە کۆمەلگەیەکی دیموکراتیکەوە مافی خۆتە باوەڕت بە هیچ شتێک نەبێت، بەڵام نابێت تەجاوز بکەیە سەر مافی خەڵکانێکی دیکە. لەبەر ئەوەیە تۆ باوەڕت وایە ئیجازە بە خۆت بدەیت بێڕێزی بەرامبەر بە باوەڕهایەکی دیکە بکەیت کە لەلایەن خەڵکانێکی دیکە پیرۆز. شتانە مرۆڤ دەبێت لە ڕەفتاری خۆیدا ڕەندانەوەیان هەبیتن وەکو مامۆستا وەکو ڕێوەبەرانی پەروەردەیی گەرەکە ئەو شتانەش بگوازینەوە، هەوڵ بدەین زەهمیەتێکی تەندروست بۆ قوتابیان دروست بکەین کە سبحەیێ خاوەنی ئەو بەهرە مرۆڤایەتیە بن بتوانن هەم بۆ خۆیان هەم بۆ کۆمەلگەی خۆیان سودمەند بن. ئەو بابەتە زۆر گرینگە بۆ مامۆستایان لە کەسانی پەروەردەیی بۆی بتوانن یەکسانی کۆمەڵایەتی لە نێوان قوتابیان پێشەوە ببەن وەرە چاوگرتنی باگرامەوەی دایکداکە. یەکسانی خودی پەروەردە دیموکراسی پەیاخۆت لایەنەکانی دیموکراسی بە شێوەیەکی گشتی عەدالەتی کۆمەڵایەتی بە قسەی لێ دەکرێت. هیچ یەکێک لەوانە بەبێ هەبوونی سیستەمێکی تەندروستی پەروەردە ممکن نیە. لێرانە ژنان وەزعیان خراپەوە لە دەرەوە دەبیست. کۆمەڵێک ڕێکخراوی ژنان دروست بوو، لە هەندێک حاڵەت کاری ژنانیان زەحمەتێک کرد. بۆ ئەوەی کۆمەلگەی مرۆڤایەتی کوردستانی لەو قەیان نەبێتە دەرێ دەبێت هەوڵ بدەین سیستەمی پەروەردەیەکی تەندروست دابنێت کە تەماشای ژن نەکاوەکو ژن، تەماشای ژن بکاوەکو مرۆڤ. قسە لە مافی ژن نەکرێتن چونکە مافی ژن بەشێکە لە مافەکانی مرۆڤ. وەختێکە تۆ قسە لە مافی ژن دەکەی بە جۆرێک لە جۆرەکان مافەکانی مرۆڤایەتی وان کێم دەکرێت، چونکە تۆ لە کۆی گشتی مافەکانی مرۆڤ جودا دەکرێت. مافەکانی ژن لە مافەکانی مرۆڤ جودا ناکرێنەوە لەبەر هەندێک گەرەکە هەوڵ بدرێتن بە شێوەکی تەندروست مافەکانی مرۆڤ بپارێزرێن و پێش بخرێن بە جێگەی ئەوەی لایەنی ڕەگەزی بخرێتە پێش لایەنە سەرەکی. ئەوە دوا بەشی بابەتەکەیە بەرەپێدانی لایەنی پرۆفێشنالیزم. عەرزم کردی کە شادە وەردەگرین و دەچینە کۆلەکان دەرس دەڵێنەوە ئەوە مەمانایەوەی ئێمە ئەو شتانی پێویستە فێربووینە و هیچیش پێویست ناکاتن لە ئاینەشتی دیکە فێربێ. بەرەپێدانی پرۆفێشنالیزم نوێکردنەوەی هەدوەی زانستیە، چ لەسەر ئاستی ڕێبەرایەتی چ لەسەر ئاستی مامۆستایی
کە گرینگی شەهەردوو لە هاوتەری خۆیان نوێ بکەنەوە، چونکە هەربەی زانستیوان نوێکردنەوەی هەربەی زانستیوان کاریگەرێتێکی ڕاستەخۆی هەیە لەسەر فێرکردنی قوتابیان بە شێوەی تەندروست. لە بواری پەروەردەیی بەرەپێدانی پرۆفێشنالیزم چارەیەکی حەتمیە بۆ درێژە پێدان بە ریفۆرمی پەروەردەیی، بۆ ئەوە دەبێت دیاری بکرێت کە کەسانی نوێ، ئەو کەسانی بە تازەیی دەستنە ناو بواری پەروەردە دەیانەوێت ببنە مامۆستا، یا ئەوانەی بە تازەیی بووینە مامۆستا دەبێت هەرکی ڕێبەبەرە لە قوتابخانەکان کە بزانن لە چ لایەنێک ئەو مامۆستایانە پێویستیان بە زانستی نوێ هەیە، بۆ ئەوەی بتوانن بەردەوام بە شێوەیەکی مۆدێل بسەردەمیانە قوتابیەکانی خۆیان پەروەردە بکەن. لەو حاڵەتە دەبێت تەحەدی فکریان لەبۆ دروست بکرێتەوە، دەبێت تەحەدی فکری لەوانەیە ئەوان لەو کامفرت زۆنەی خۆیان لەو زۆنە ڕاحەتەی کە تێیدانا ئەوەی دەیزانن بەکاری بین بەبێ ئەوەی هەوڵ بدەن شتێکی نوێ پێ ببن. لەبەر هەندێک بۆ مرۆڤی ڕێبەبەر گرینگە تەحەدی فکری ساڵێ جارێک دوو جار نانی کەم جارێک ئەگەر دوو سێ جارێک نەبێتن بۆ مامۆستایەکانیان دروست بکەن، کەوا لە مامۆستایەکانیاندا بکەن، وایان لێ بکەن کە بە هەلبەی زانستی خۆیان دابچنەوە. دیگەرێ جا شت ڕوویدایە مرۆڤ پرسیاری لێ دەکرێت، هەتا پرسیارەکەی لێ نەکرێت نەیزانی کە ئەو شتە نازانێت، بەڵام کە پرسیاری لێکرایە تێگەیشتێ کە ئەو شتە نازانی، ئەو کاتە سوە سەرچاوە گەڕایە بۆ ئەوەی پرسیارەکە وەڵامێکی تەندروست بۆ پرسیارەکە ببینیتەوە. گرنگیشە بۆ ڕێوەبەر و بۆ مامۆستار ئەگەر لە کلاس شتێک نەزانێ بڵێ نازانم، کە پرسیارێکی لێرە پێ با بڵێ نازانم عەیب نییە، بەس بڵێتن وەختم بدەنێ لێ بکۆمەوە وەڵامێکی تەندروستە بۆ پەیدا بکەم، ئەو کاتە پەیوەندیتان پێوە دەکەمەوە. ئەوە زۆر زۆر بە شەهامەتترە، زۆر ئەخلاقیترە لەوەی ئەتۆ پرسیارەکە لێ دەکرێت جوابەکە لەلا نەبی، بەڵام پرسیارێکی غەڵەت بدەیە ئەو کەسە. ئەوە ئەخلاقیاتی تێدا ڕەچاو ناکرێت. پەرەپێدانی پرۆفێشنالیزم دەبێت نێوەرۆکێکی کوالەتی دروست بکاتن بۆ ئەوەی گەشە بە ڕەویشی فێرکردن و فێربوون بدا و مەهارەتی ڕێکخراوەیی زێدە بکاتن و ڕێنوێنی ئامادە بکات بۆ ئەوەی ئامادەکاری بۆ فێربوون بە درێژای مۆدای ژیان. خۆی مەسەلەی فێربوون شتێک نییە، وازم کردن بە قۆناغێکە گەیشتەوە قۆناغەم ڕیوەی ترکەوە. فێربوون تەمەنی فێربوون لەگەڵ تەمەنی مرۆڤ، تا ئەو کاتەی مرۆڤ دەژێت دەبێت هەوڵ بدا خۆی نوێ کاتەوە. هەر کاتێک مرۆڤ پرۆسێسی فێربوونی خۆی ڕاگرێت کە ئەو مرۆڤە خۆی لە قۆناغێکدا قەراردایە کە چی دیگەشە ناکات، و لەوانەیە لە کۆبەڵگەی ئەوڕۆ کە زانستەکان زۆر بە خێرایی دەستە پێش، ئەو مرۆڤە زۆر بە خێرایی ببێتە مرۆڤێکی کەون لە بواری عەقلی، لە بواری فکری، لە بواری زانستی. لەبەر هەندێک گرینگە تا ئەو کاتەی مرۆڤ دەژی بە تایبەتی ئەگەر لە پرۆسێسی پەروەردە لە ڕەهەندی پەروەردەیی کار بکاتن، لە ڕەهەندی فکری معرفی کار بکاتن، گەرەکە بەردەوام خۆی نوێ بکاتەوە. پەرەپێدانی لایەنی پرۆفێشنالیزم گەرەکە لە پۆلەکان کە تێیاندا قوتابیان فێر دەبن دەست پێ بکات، لە تایبەتیش بۆ ڕێبەبەر و بۆ مامۆستا پێکەوە کار بکەن کە لەوە دڵنیابە ئەو شتەی کە قوتابی پێویستە هەیەمی چ لە بواری کتێب لە وڵاتانە هەر پێ سەڵجارێک پێداچنەوە پێدا دەکرێت. ئەوە نییە کتێبێک کە دروستبووی ئەوەیە، ئەو کتێبەی ئیبراهیم ئەمین باڵدار ئەوەیە کتێبی لە کۆری سەفیەی دەستی پێ دەکەوات لەمە تا ئێستاکانش تا ئەو ساڵانەشە بەکاردا گونا گەرەکە لە وەختێک ئیمکانێت هەیە بە تایبەتی ئێستا وڵاتی من لە دەستێ بێت کە ئەندازەکی زۆر پارەیەکی زۆر هەیە، عەقلی توانای عەقلی لە کوردستان گەشەی کردیان لە دەرەوە هاوڵاتیان بەهرەمەندن دەتوانن بێنەوە خزمەتی وڵات بکەن. گەرەکە
چاو لە بەغدا مەکەین عەیبە 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 بۆ کورد چاو لە بەغدایە چاو لە بەغدا بکەین هەمیشە دەبی لە خوارەوە هەمیشە دەبی لە خوارەوە ئەو هەموو ئیمکانیەتە هەیە کە کوردستان ئەو هەموو عەقڵە دروست بووە دوو فرینگەی جیهانیمان هەیە دەتوانین هەر شتێک هەموویەکە لە دەرەوە بیگوازینەوە بۆ کوردستان هیچ پێویست نییە بە چاو لە بەغدا بکەین لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە بە چاومان لە بەغدایە ئەوەی لێیان فێر بووینە سەپاندنی فەرهەنگی علوم بەسەر ئێمە ئەوەی لێیان فێر بووینە قەڵاچۆکردنی جەستەیی ئێمە بۆ وێرانکردنی وڵاتی ئێمە بووە بە عەرەبکردنی یەزیدی و شەبەک و گەلێکی دیکەی لایەنی کوردی بووینە ئەو عەقڵیەتەی ئێساش لە بەغدایە هەمان عەقڵیەتە کە پێشتر لە بەغدایە ئیدی چاو لە بەغدایە بکەین بڕوا ناکەم ئەو ئایندە گەشەوەمان هەبیتن کە نەوەکانی ئایندە لێمان چاوەڕێ دەکەن بۆ ڕێبەبەران و مامۆستایان کە بتانن پەروەردە بە زۆرێکی کوواڵەتی ئامادە بکەن دەبێت ئەگمەی هزمی خۆیان بەردەوام گەشە پێ بدەن وێ بکەنەوە و پەرەپێدانی پرۆفێشنالیزم پێویستی دەکات مامۆستایان ڕێبەبەران و قوتابیان لە ئاستی بەرپرسێتی ڕابگرین عادەتێکی سێجەمسەریە کە هەر سێکیان وەکو پێک کاتەیەکی سێمەودایی کار بکەن و هەر لایەنەش ئەرکی خۆی بەرپرسێتی خۆی کە کەوتۆتە سەرشانی بەجێ بگریتن ئەوەش لایەنێکی دیکەی ڤیژواڵە لە پرۆفێشنال پەرەپێدانی پرۆفێشنالیزم دروست بووە کە بە تەکنۆلۆژی دەست پێ دەکاتن بەبێ تەکنۆلۆژی ممکن نییە بتوانین بە شێوەیەکی کوالەتی ئێمە قوتابیان پێ بکەین ئەوەش سێ لایەنی هەیە لایەنی ڕێبەرانی پەروەردە کە ڕێبەرانی پەروەردەیی دەخوازیتن هەربەی زانستیان بەردەوام وێ بکەنەوە و بەرەو گۆڕانکاری بچن ئەو شتانەی کە دوێنە لە دەوروبەر ڕوو دەدەن ئەوڵ بداتن ئەو تا ئەو جێگەیەی ئەو گۆڕانکاریە نوێیە ئەو ئاگیایە نوێیە دەکرێت سوودی لێ وەربگیرێتن بیهێنیتن ئەو ئەنجامی بداتن بەڵکو پرۆسێسی خوێندن پرۆسێسی فێرکردن و فێربوون دەوڵەمەندتر بکات مەهارەتی مانێجەری خۆیان بەهێز بکەن کە بتوانن بە شێوەیەکی وسولی بە شێوەیەکی تەندروست ئیدارەی قوتابخانە یاخود ڕێکخراوەکە بکەن و پێکەوە بە هاوکاری کارمەندان مامۆستایان مرۆڤی ڕێوەبەر بڕیار بداتن لایەنی مامۆستایان بۆ ئەوانیش پێویستە استراتیژیەتی نوێ دەرزگۆتنەوە بەکاربێنن ئەگەر ڕەوشێک دەزانیتن حتا ئەگەر ڕەوشی دەرزگوتنەوەکە کارێگەریش بی با هەوڵ بداتن ڕەوشایەکی دیکە فێر بکەیتن بۆ نمونە ڤاک تەکنیک ڤیدیۆ ڤیژوەڵ ئادەتۆریەنکن ستارێک لایە ئەو کەسانەی ئەوەش ئەو شێوە دەرزگوتنەوەیە کە لایەنی ئەو کەسانەی وەختە شت دەبینن بە ئاسانی فێر دەبن لەگەڵ ئەوەی کە ئەوانەی گوێیان لێ دەبی بە ئاسانی فێر دەبن و ئەوانەی بە ئەنجامدانی بەکارهێنانی دەست ئاسانتر شت فێر دەبن بەهێزترین استراتیژی ڕەوشی دەرزگوتنەوەیە کە لە جیهانی ڕۆژاوا لە ئەمریکا سوودی لێ وەردەگیرێتن بۆ نمونە ئەو پاوەرپۆینتە هەردوو لایەنی دیدی کە ئەوانەی بە ئاسانی بەدیتر فێری دەبن دەتوانن ببینن و لە وەختێش ئەوانەی دەدیترێن شەرح دەکرێن بۆ ئەوانەی کە بە بیستن باشتر فێر دەبن هەردوو لایەن دەپێکێتنەوە لایەنی دیکەی ئەوەی کە کینستاریک ئەوانەی کە بە ئەنجامدانی دەست کارەکە ئەنجام بدەن مامۆستا دەتوانیتن ئەرکێکی دیکە بۆ قوتابیان داڵێ بەتایبەتی لەسەر ئاستی دانشگا قوتابی بچنە دەرەوە ئەو کارە بکەن کە پەیوەندی بە بەو بابەتە هەیە کە لە کلاس دەبوترێتەوە بە هەندێ هەم دەتوانێتن شتێکی واقعی کە پەیوەندی بە دنیای واقع هەیە فێر ببیتن
و ئەو کلاسە ئەو بابەتەی لە کلاس دەگودرێتەوە بە دنیای دەرەوە بیبەستیتەوە و بە هەمان شێوەش ئاسانکاری دەکرێتن لە فێربوونی ئەو بابەتەی کە قوتابیەکە دەوێت بە شێوەیەکی عەمەلی فێری ببیت. پەیوەندی نێوان مامۆستا و قوتابیان لایەنێکی زۆر زۆر گرنگە لە پەروەردە. قوتابی کە دێنا کلاس بۆ هەندێک دێ شت فێر بکات، مامۆستا کە دێتە کلاس بۆ هەندێک دێ کە شتیان فێر بکات، بۆ هەندێک نییە بە هیچ جۆرێک تەداخل لە ژیانی شەخسی قوتابیان بکات، سەرکۆنەیان بکاتن، لێڕێژیان بەرامبەر بکاتن، وایان لێ بکاتن کە دقیقە ژمێری بکەن کەینی کاتی کلاسەکە تەواو دەبێت بستنەدەێت. تەلەبەیەک خراپە پەیوەندی بە دایک و باوک بکاتە مامۆستا بۆ ئەوەی ئەو ڕەفتارە خراپە ئەگەر هەبیتن لە کلاسدا نەمێنێت. ئەوەش دەکرێتن، ئەو فەرهەنگە دەکرێت دروست بکرێتن بە هاوکاریکردنی مامۆستایان قوتابیان لەگەڵ دایک و بابا. دەکرێتن ئەو نێوکۆیی دروست ببیتن کە قوتابیان دێن لە کلاس کارەکانی خۆیان بکەن، ڕێزی مامۆستا بگرن، بە هەمان شێوە مامۆستا ڕێزی ئەوان بگرن. بۆ قوتابیان گەرەکە دەستیان زێتر بە تەکنۆلۆژی بکات. وەکو عەرزکردن ئەوڕۆ بەبێ تەکنۆلۆژی زەحمەتە قوتابی بتوانێتن بەو شێوە نەوەیە کوالەتیە فێر ببیت. و بە هەمان شێوەش فێریان بکەین چۆن هوشیارانە بیر بکەنەوە. لە ئەمریکای مالتیپل چۆیس بژارەی جوابەکان پرسیارێکی چار جوابی هەیە. لێرە ناو شتانە بەکاردێتن ئەوە لەکەیەوە بەکاردێت شتان نوێیە ساڵ لە کەدۆریش سەڵا پەنجە کسە بۆ چۆنیان مەبەستم چێوە بڕیارەیە وەزارەتی دکتۆر عیسمەتی ئەوە شتێکە ئەمریکا دەیەوێت لێی هەڵبێت، چونکە بە مالتیپل چۆیس بە بژارەی چار وەڵامی تۆ ناتوانێت تەحەدای فکری تەلەبە بکەیت. چونکە کە پرسیارەکە دراوە چار وەڵامیش هەیە، هەر بە تەماشاکردنی وەڵامەکان دەزانی دوو وەڵام هیچ پەیوەندی بە پرسیارەکەوە ئاوازە دەبێتەوە دوو وەڵام، یەکیان زۆر نزیکە بە جواب سەرەکیەکە، یەکێکیان جوابێکی سەرەکی. بۆ قوتابی لە سەتا پەنجای شانسی هەیە هەر قەڵەمەکەی بجوڵێنیتن جوابێکی دروست بیت. بە هەندێک ئێمە چۆن دەتوانین تەحەدای فکری تەلەبە بکەین کە هوشیارانە بین. هەوشتە لە کوردستان نەبووە، بۆ ئێمە دەبێت ئەو پرۆسێسی تەقلید لە کوردستان ڕابگرین. ئەمە کە شتێک دەکەین دەبێت تێبگین پێشەوە ئەنجامی بدەین، دەبێت نەتیجەگیریشی بکەین. ئەو شتێکە ئەنجامی دەدەین سبحەینی نەتیجەکەی کاردانەوەکەی لەسەر قوتابیان فێرکردنی قوتابیان چ دەبێت. لە هیچ جێگەیەک مالتیپل چۆیس وەکو ئەوە نییە تۆ بە تەلەبە بڵێی خەت خەت ستێپ قۆناغی کارەکانی خۆت دەبێت نیشان بدەیت. کە پرسیارێکی ماتماتیک حەل دەکەی قۆناغ بە قۆناغ دەبێت تۆ کارەکەی خۆت نیشان بدەیت. بەوەی هەندێک جار تەلەبە کە تەماشای جوابەکە دەکاتن، جوابەکان دەکاتن لە پرسیارێکی چاک جوابی، دروست دەزانی جوابەکە کێ بەبێ ئەوەی حەلی بکات. بەڵام پێی بڵێ حەلی بکە ئەوانەیە زەحمەتی دەبێت. لەبەر هەندێک مالتیپل چۆیس شتێک نییە بتوانێت بەکاربهێتن بۆ ئەوەی تەلەبەیەک بە شێوەیەکی تەندروست فێر بکەیت. بە هەمان شێوەش تەوەقوعات زیاتر دەبێت لە تەلەبە هەبێت. بۆ ڕێوەبەر دەبێت تەوەقوعاتی زیاتر لە مامۆستایان هەبێت کە بەردەوام کارهایەک لە ئاستێکی بەرز لە ئاستێکی پڕکواڵەتی ئەنجام بدەن بۆی قوتابیانیش بە هەمان شێوە تەنیا ئەوەندە نەبێتن کە دەرەجەکەی دەرەجەی نەجاح بەدەست بێنن بۆی بچنە کلاسێکی دیکە. بە هەندێک ئێمە ناتوانین پرۆفێشناڵ کەسانی پرۆفێشناڵ بۆ ئایندە پەروەردە بکەین. لە کۆتایی ڕێوەبەرانی قوتابخانە وەکو ڕێوەبەرانی پەروەردەیی گەرەکە هەمیشە
تەواوی بەرنامەی پەروەردەیی وان گەرەکە لەسەر دەنجیلەی نوێکردنەوەی چەندی ڕێبەرایەتی لەسەر بنەمای هەستی بەرپرسێتی بۆ تەواوی ئەوانەی لە بوارەدا کار دەکەن دادوەزێت بێت. چەندی ڕێبەرایەتیش ئەوەیە کە تۆ بەردەوام لایەنی مرۆیی لەگەڵ لایەنی کار ئەتۆ هاوتەری بەنەزەر بگریت. لە ڕێکخراوی تۆ لە قوتابخانەی تۆ کارهایەکەیە تۆ دەبی ئەنجامی بدەیت. بۆ ئەنجامدانی ئەو کارە ئەتۆ پێویست بە توانای مرۆیی هەیە لەبەر هەندێک گەرەکە ڕەفتارە لەگەڵ ئەو مرۆڤانەی لە قوتابخانەی تۆ کار دەکەن باش بیتن بۆ ئەوانە بتوانن بە دڵێکی گەرمتر بە هیمەتێکی زێتر خۆیان بدەنە بە کارەکە کە کارەکە بە شێوەکی نەوعی ئەنجام بدەن. ئەو پرۆسێشەش بەشێکە لە درێژە پێدانی یاسا و ڕەوشی ڕێبەر کە بۆ ئامادەکاری پێوانە و نرخاندنی بەردەوامی پێشبڕکێی فێرکردن و فێربوون بەکار دەبێت. مەسەلەی نرخاندن پرۆسێسی فێرکردن و فێربوون زۆر گرینگە. بەتایبەتیش ئێمە قسە لە گەشە پێدانی عەقڵی مرۆڤ دەکەین. لەوانەیە پرۆسێسی نرخاندن وەک ئەوە نەبێت کە تۆ لە کۆمپانیایەکی بزنس تیجاری کار بکەیت کە زووتر دەتوانی بەرهەمەکەی ببینی وەک ئەوەی لە سیستەمی پەروەردەیی لەوانەیە کاتێک بباتن هەتا تۆ بتانی ساڵێک ببالانی کەم یا بزانی ئەو قوتابیە لە ماوەی ئەو ساڵی خوێندنیەتی چ فێر بوو. بەڵام نرخاندنی ئەو ساڵە دەبێت بەردەوامێتی هەبیتن کە مەبادا ئەو پرۆسێسەیە تۆ بەکاری دێنی بۆ فێرکردن پرۆسێسێک نەبیتن کارێگەرانە بتوانیتن تەنەوە فێر بکاتن. لەو حالەتە دەبێت ئەوە بدرێتن گۆڕانکاری بەسەر ئەو پرۆسێسەدا بکرێتن بۆ ئەوەی شتێکی باشتریان نیشان بدرێت. ڕێبەران و مامۆستایان دەبێت هەمیشە لەگەڵ پێشکەوتنەکانی بەردەوامی تەکنۆلۆژی پێشەوە بچن. لە دنیای تەکنۆلۆژیکە شتێکی نوێ دێتە پێش ئەگەر پەیوەندی بە لایەنی پەروەردەیی هەبیتن کە ئەوان بەکاری دێنن دەبێت ئەوان خۆیان لەو مەهارەتە زووتر فێر بکەن بۆی بتوانن بەردەوام کوالەتی لە پرۆسێسی فێرکردن و فێربوونی وان ڕێ بداتەوە. ئەوان گەرەکە هەمیشە ئاگاداری گۆڕانکاریەکانی نوێ بن بۆ ئەوەی بتوانن بەردەوام بە زۆرێکی پرۆفێشناڵ گەشە بکەن. ئەنجامدانی بەرپرسێتیەکانی کۆمەڵایەتی و ئەکادیمی و پەیامی ئەخلاقی خۆیان ئەوە بیتن کە کاری مامۆستایی وەکو بەشێکە لە فەلسفەی مامۆستایان لە فەلسفەی پەروەردەیی دەدەێت. کاری مامۆستایی تەنیا وەزیفەیەک نییە. لەبەر هەندێک بۆ کەسی مامۆستا دەبی لە بواری ڕەفتار لە خزمەتکردن بۆ کۆمەلگا بۆ ئەو عەقڵە ناسکانە ئەو عەقڵە جاهیڵانەی کە لە کلاسەکانی ئەو مامۆستایانە دانا وها ڕەفتار بکاتن و عەرزم کردن کە بەشێکن لە شەخسیەتی ئەکادمی لە شەخسیەتی عیلمی ئەو مرۆڤە و هەوڵ بداتن بە زۆرێکی وا پەروەردەیان بکاتن کە لە ئایدا هەموویان تێدا سودمەند بن و وانیش وەکو مامۆستا شارازی بۆ بەرهەمانە بکەن کە تەسلیمی کۆمەڵگەیان بکەین. دیدی سوپاس. سپاس بۆ دکتۆر بۆ پێشکەشکردنەوە بابەتێکی گرنگ و سەرنجڕاکێش. نەهاشمە تقریبا 35 بسیار تێبینی. جوابی باوێکی زۆر لەبواری ماوەیەکی زۆر لەبواری پرۆژەکان بۆ مامۆستا بەشداندا بەشێک لە ئەو بەرپرسیارەتی بەژێر بەسەرشاری کاریش کردەوە. لەم پێشەوەی دەست بە هیچ شتێکی لێ بکەن خۆرەکە بە قسەی دەستپێ بە ئامشەکانی پەروەردە دەست پێ بکەین چارەسەرکردنیشە. ئەو قسەی جەنابەت پەیوەندی بە خۆرەکەەوە ئامشەکانی پەروەردە زیشان دەکەین و چارەسەرکردن. من باسی کردم پەروەردە لە ئینستیتوت کە ئامانجی پرسیاری بە مامۆستا بکەم مامۆستا ئاگای دەستێک چەپێک هاتی
پرۆسەی پەروەردەی کوردستانە لە سەقەتێکی گەورە کاتێک تۆ جەنابتان وەکو پیاوی شارەزا لەبەر پێشتر دەستخۆشیەوە ئەموزارە سومەکەکە جەناب شاشەکشانی مداوە دەستخۆنینەوە واشەوە کێشا تەفسیریشی کوردی کارێکی زۆر باشە کرێت و زانیاریی زۆری تێدا بوو هەرچەندە بەشێک لەو زانیاریانە پێشتر زانایانیشان لەسەرکردووە بە تایبەتی جیاوازی نەکردنی ئینسانەکان بوو پێشێک زوو پێدەدارێ هەلوەردەزان چۆن دۆ پێچێک بێ لەو کەسە گەورانی کە سەلمانی ڕەشپێستی یان سوودی یان ژن یان پیاو جیاوازیشی نییە بوو فێربوو تەنهامی تۆ ڕێگایەکانی فێربوون دەوێت جیاواز بوو بەس ئەوەکە ئەوە بوو جەنابتان کارێکی زۆر باشیان پێشکەش کرد بەڵام ئەوە لەکوێدا لە سیستەمی کوردی لە سیستەمی کوردستان لەجێ ڕێبەر مەبەستر لەکوێ مەبەستر لەکوێ ڕێبەر کە ئەو هەموو گرنگێر پێدا من ڕووی قسە ئەگەر بێت و ئەوە تەلەڤیزیۆن نیشان بدرێ یان چی لە بتوێن بە عەمەلی بکەیت ئایا ئەو ڕێبەرە کێ ئەو ڕێبەرە چ دەورێک دەبینێت سەلاحیەتی ئەو ڕێبەرە کێ لە یاسادا چۆن چی کراوەتەوە لە سیستەمی کوردستانە ئەگەر بەوردی لە هەموو لایەنەکانی ئەو وتارە قسە بکەین مەسەلەن تۆ جەنابتان باسی مۆتۆر کرد کە نیشانەی کردی هەموو قوتابخانەیەکەی من بیرەوە دەکەم بۆ دیسان لێ بۆ سکرتیت ئەوەکە قوتابخانە لە قوتابخانەی کوردستاندا قوتابخانەیەکیەکە سەر بە دایرێکی گەورەتر هیچ سەلاحیەتێکی سەربەخۆی مالی ئیداری نییە بێت لەوە کە دەرز بێتەوە بە سەلاحیەتەکانی ئەوە کراوە سنووردار کراوە لە پەیوەندی خۆی و قوتابیدا وەتا ئەو قوتابخانە ناتوانێت بەڵێنێک بدا و بینووسێت لەسەر دەکرێت ئەوسا بڕها دەتوانێت بەیانی وشەکە بە کتابێک هەموو قوتابخانەکان لۆگۆیەک بۆ خۆیان شتێک بۆ خۆیان دروستکەن ئیشی مەر خەرەکردانی زانستە لەسەر بەڵام ماتان ئەوان ئیمکانیەتی مادی لەبەردەستیان نییە ئەوە وەکو شعارێک دەمێنێتەوە تەنها تابلۆیەکی دیکە بۆ سەر قوتابخانەکان زیاد دەکرێن نووسینێکی دیکە لەوانەیە لەڕووی ڕواڵەتیەوە کەوچێکی هەبوو ئەوەی جەنابتان باست کرد هەمووی دەچێتە ناو خانەیەک پێی دەگوترێت مۆدرن ئێجوکیشن ئێمە تا ئێستا نازانین ترادیشنال ئێجوکیشنمان هەیە ئێجوکیشنمان هەیە ترادیشنە مامۆستا دەوری چییە قوتابی دەوری چییە لە کاتێکدا لە قوتابخانەکانی کوردستان کتێبخانە نییە تۆ لەکوێ مستوای قوتابی وەرزە شاژێکی پیاوانی یعنی ئەگەر باسی کەموپوڕی قوتابخانەی کوردستان بکەین شتێکی بێسوود و ئەوەیە دەبێت لە شوێنێکی کەم کارەکرێت نەگرێرە بەڵام تەنها تێبینیەکەی من ئەوەیە بۆ پەرەپێدانی ئەو بەحسێ جەنابتان دەبێت بتوانین چۆن ڕەبتێکی بە سیستەمی ئەو سیستەمێکی لە کوردستاندا هەیە ئەگەر نەتوانین شوێن دەستی بۆ بدۆزیەوە شوێن کاری بۆ بدۆزیەوە تەنها وەکو وتارێک لەسەر ڕۆژنامە و تێزەکەی جەناب دەوێنێتەوە من لە کۆتاییدا دەستخۆشی لێ دەکەم زۆر سپاس زۆر جەنابیش بۆ پرسیارەکان جوابیان بدەیەوە یان باوەسم هەست دەکەم ئەگەر پرسیارێکا جوابی بدەم ڕێبەر چێە؟ دوو جۆری ڕێبەر ڕێبەری ئەخلاقی هەیە ڕێبەرێک هەیە کە لە ڕێگای قانونیەوە وەزیفەیەکی پێدراوە لە ڕێگای ئەو وەزیفەیە کە پێدراوە کۆمەڵێک ئیسلاحیەتیشی پێدرا ئەمە قسە لە ڕێبەری ئەخلاقیەکە دەیان هەر یەکێک لە ئێمە مەسئولی بەرامبەر ئەو قوتابیانەی فێریان دەکەین فێریان دەکەین لە وەختێک ئێمە کۆمەلگا بە حکمی ئەو وەزیفەیەی هەمانە ئەو پرۆفێشنەی هەڵمان بژاردووە وەکو مامۆستا لێرە کلاسەکان کۆمەلگە باوەڕی پێمان کردووە کە ئەو قوتابیانە بە زۆرێک پەروەردە بکەین لە بواری ئەخلاقی و لە بواری ئەکادیمی زانستی بە زۆرێکی تەندروست پەروەردەیان بکەین ئێمە ڕێبەر مرۆڤ بە شێوەیەکی گشتی لە زۆر مەزاری ژیانی خۆی ڕێبەرایەتی دەبینی
دایک و باوک لێوەرن لە خانەوادەی خۆ کە بەرایەتی دەکەن پەروەردەی منداڵەکانیان ڕێبەرایەتی جۆری جیاوازی هەیە لەو باسەش چەمکی پەیامەکە ڕۆشن سەر لە ڕێبەرانی قوتابخانە دەکرێت ئەوەی کە ئاماژەت پێکرد هەموو شتێک کۆنترۆل کردایە 100% ڕاستە صلاحیات کەمە ئەوەی بەجێوی بەڵام ئایا دەکرێت لەبەر ئەوەی صلاحیات کەمە هەموو شتێک کۆنترۆل دەکرێت لەمە قسە لە ئایدەیەکی گەشاوەتر نەکرێت ئەو ئایدیایەی کە دەکرێتن سەحەی لێ بە جامعی عەمەلی بخرێتەوە و ببیتە بەشێک لە سیستەمی پەروەردە سەیرێ نەکەین فەرموود ئەو شتانەی باس کرا لە جێگەی دیکە بکرێ نەگرێرە پێم وایە پێشگەشەپێدانی کۆمەڵ لە هەر ڕەهەندێکی ئەو کۆمەڵگەیە فتر لەلایەنی لە سێنتەرەکانی لێکۆڵینەوە دەچێت لە وڵاتانی دەرێ کوردستان نەگرێت کوردستانیش لەلای من کوردستان چەقی دنیایە لەلای من کوردستان چەقی دنیایە ئێمە میلەتێکین ئیمکانیەتمان لێ سندرایە بۆیە ئەوڕۆکە لەو ستاتۆسەداینا کە لە زۆر مەجال لە دواوەی هەندێک لە میلەتانی لە ئەمریکا دەواری وای لێیە لیگەیان لە ناو چایەکانی کوردستانی پێیان ناکرد بۆ لە کوردستان باسی شتان دەکرێت برای بۆ باز دەکرێت بەس لەبەر ئەوەی جەزە پێ ناوێت قەتعەتکەم بەس دەبێت بازەکەم ڕوون بێت جناب بەحسێک دەکەیت تەمەنێکی لەگەڵ بەسەر دەبێت ئەو هەموو زانست و ماتەکۆ دەکرێت دەبێت بزانین لەکوێدا ئەو ئیشە جێگا دەبێت ناوە لە کوردستان جێگا نابێت ئەو خەنا مەبەستی من ئەوەیە گە ڕوونتری بکەمەوە دەبێت چ پێ خەڵک نەکەم من ئەگەر بمەوێت شتێک بکەم بۆ سیستەمی کوردستان بەسوود بێت دەبێت لە پێشەوە دیراسی ئەو سیستەمە بکەم لە کوردستان بەڕێوە دەچێت سترەکچەرەکەی بزانین کارێکتەرەکانی بزانین منهەجی بزانین دەسەڵاتی بزانین ئەو کاتە لەسەر ئەو سیستەمە بیردۆزەیەک دادەژن فکرەیەک بێن بەناوێ بڵێن ئێوە ئەو شیوەی دەتوانن پێشکەوە نەک سیستەمێک کە ئێمە نازانین لەکوێدا دەتوانین ئەو ئۆرگانە بخینەکە مەبەستەکەی من مەبەستێکی عەمەلیە و بڵێ بەرژەوەندخوازانەیە زیاتر لەوەی کە قسەیەک بێ هەروەری کرد لە ساڵانی ڕابردوو ریفۆرمی پەروەردە ئەساسێکی بەرفرەتر لەگەڵ سەرۆکایەتی کوردستانی باس کرد ئەو پرۆگرامەی ریفۆرم لەسەر ئاسی کوردستانێ کە بکرێتی پێیاندایە هەتا ئێستا کە هەنگاوشریار کردیە لە ئەنجامدانی کار بەڵام وەکو دیراسان چەند جارێک هاتوویەتەوە بۆوەبت هاتوویەتەوە لەگەڵ خەڵکانی پەیوەندیدارە بوارە خودی سەرۆکی وەزیرا خودی سەرۆکی هەرێم سەرکایە پێدەوارم ڕۆژێک ئەو شتانەی پێیاندرایە بە زێدەیی لە لای دیکەشەوە یارمەتیە هەوڵ بدەم ریفۆرمێک لە سیستەمی پەروەردەیی لە کوردستان بکەین فەرموود چونە ناوخانەی مۆدێرن ئەو دنیایەکی مۆدێرنە بۆ تەکنۆلۆژیی کە تێدا دەژین ڕاستە سیستەمی دەرەژبوونەوە تا ئێستا کە ترادیسیۆنە مادێرنە تا ئێستا مامۆستا چەقی کلاسە گەرەکە ئەو بارەدەش لەبەرەوە بووە کە قوتابی ببێتە مەبەست لە کلاس نەک مامۆستا بە قوتابی تەلقین بکاتن و قوتابیشتەکان لەبیری بوونی لێتن بۆ چەند دەقیقەیەک تا ئیمتحانەکە دەکات وایە لە بیریشی کرد ئەوە گرین نەبێت من ئاماژەم بە تەکنیکی باک کرد ڤیژوەڵ ئادەتۆریەتی ئستاری کە لێرە قوتابی چاقە لە کلاس هەموو شتێک کە مامۆستا دەیکاتن بە دەوری قوتابیدا دەسوڕێتەوە مامۆستا وەکو ئاسانکارێک ئەو دەداتن قوتابی فێر بکات کە چۆن فێر ببیت ئەو شتانەی بە گەرەکە
قسەی لێ بکەین قسەی لێ بکەین بەبەردەوامی بەڵکو ڕۆژێک لەو وڵاتەی ئێمەش سەربگرین ملەتی ئێمە دواکەوتووە ڕاستە بەڵام نەک لەبەر ئەوەی ملەتی ئێمە هەنافەر و ئەو کوردانەی لە دەرێنە لە هەر چار پارچەی کوردستان لە وڵاتانی ئەوروپایە لە ئەمریکا لە کەنەدا کە دەچنە ناو وەزیفەکانی خۆیان کە هەر وەزیفەیەک پزیشکی بیتن هەرچی هەبیتن زۆر زۆر لە ئەمریکیەکان باشتر ئەنجام دەدەن کارەکان کە ئیمکانیەتمان لەبەر دەستی ژیرایە لێرانە بووینەتە باشکۆی عارەب و تورک و فارسان ئەوە سیاسەتێکی بێ ئەخلاقی ڕۆژناوایە و ئێمە وانێ کردیەوە بە مانای ئەوە نییە ئێمە لەوانی دیکە ناپێشکەوتووترین یاخود ئەگەر ئەو بەهرەی ئەوان هەیەیانە ئێمە هەمان بیتر نەتوانین وەکو پێویستەوە ململانەی زانستی لەگەر میلەتانی پێشکەوتن.